ئێرە سەنتەری هێڵی گەرمی 122 شاری هەولێرە. کارمەندان بەردەوام سەرقاڵی وەڵامدانەوەی تەلەفۆنی هاوڵاتیانن. لە 24 کاتژمێر بە بەردەوامی شەفتات داوام دەکرێتن. ڕۆژانە نزیکەی 3000 تا 4000 تەلەفۆن دێتن وەڵام دەدرێتەوە لێرە لەلایەن کارمەندەکانەوە. بەڵام زیاتر لە 300 تا 400 عاڵەتمان هەیە بە بەردەوامی. میسعافەکانیشمان 26 تیممان هەیە بە شێوەیەکی بازنەی دابەش بوونە بە سەرچاردەوری هەولێر و لە هەر حاڵەتێکە نزیکترین ئیسعاف ئەوی دەردەچوێنین و لە کەمترین ماوە بگاتە نای نەخۆش بگەین بە خەستەخانە. ئەوانەی پەیوەندی بە هێلی فریاگوزاری 122 دەکەن نەخۆشی جۆراوجۆریان هەیە، بەڵام ماوەی چەند ڕۆژەکە کەیسی کۆڕۆنا بەهۆی پرسەکەی گەڕەکی کارێزان زیادی کردووە. بەڵێ زعفۆریە فەرموو؟ بەڵێ بەڵێ بەسەر چاو لە چۆ بە حرکە؟ باشێک دەقە جەماعەتی بەڵێ ئەوانەی کە لە تازە توش بوونە چەند نەفەرن؟ 3 نەفەرن؟ باشە بەسەر چاو مەرکەز شوڕتەی بە حرکە بەڵێ نەقیب کارزان باشە بەسەر چاو ئستێزعافتان بۆ دەرین باشە بەسەر چاو بەسەر چاو لای خۆمان نووسمان ئستێزعافتان بۆ دەرین بەسەر چاو سەر چاو خاوست مرکز شرطی بە حرکە تەلەفۆنی کرد بەناوی نەقیب کارزان ئەڵێ 3 نەفەرمان هەیە لە بەرپرسەکە بەشدار بوونەوە تازەی کە لە کارزان کرایە دەرە ئەخباری کرانە لێن دەرە لە بەحرکەنە ئیتر ئەبێ ئەزعافیان بۆ بنێن لەگە جەماعەتی ژێرەفانی بچن نەقلیان کەنە خستخانەکان. تیمەکانی فریاگوزاری بەدەمەوە چوونیان بۆ هاوڵاتیان چل هێندەی جاران زیاد کردووە. ڕۆژانە زیاتر لە 50 ئەمبۆلاز لە کاردانە. لەوەتی قەدەغکردنی هاتوچۆ لە شاری هەولێردا ڕاگیراوە. ئێمە ئەرکەکانمان زیاتر و زەحمەتتر بووە لەبەر ئەوەی پێشتر خەڵکان لە ڕێگای سیارەکانی خوان لە ڕێگای ئۆتۆمبیلەکانی خۆیانەوە هاتوچویان دەکرد بۆ مستەشفیەکان بۆ خستخانەکان. بەڵام لە ئێستادا لەبەر ئەوەی قەدەغی هاتوچۆیە سیارەکانی ئێمە ئەمبوڵانسەکانمان دەبێت بەردەوام لە کار بن بۆ گواستنەوەی نەخۆشەکان. جاچ نەخۆشی کۆڕۆنا بێ جاچ نەخۆشی درێژخایەن یان نەخۆشەکانی تر. کێسێکی زۆرمان هەیە زیاتر لە سەروی 200 150 هەتا 200 کێس ڕۆژانە سیارەمان دەردەچێت. دوێنێ پاش ئەو ڕاگەیاندراوی کە لە پاش سەعات 12 کە قەدەغی هاتوچۆ تونتر کرا ئێمە سەروی 315 دەرچوونمان هەبووە لە ماوەی 24 کاتژمێر. 180 هێلی تایبەت بە هێلی 122 لە هەرێمی کوردستان 24 کاتژمێر کراون بەهۆی ڕاگەاندنی قەدەغی هاتوچۆش. ئەو هێلە چالاکتر بووە بە جۆرێک ڕۆژانە تەنها لە شاری هەولێر زیاتر لە 3000 کەس پەیوەندی بە هێلەکە دەکات. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.